ئەوانەیەدا باسی ئەوە دەکەین کە چۆن ڤیددیۆیەک بکەین بە باکگراون بۆ دوو ڤیددیۆیکە یان وێنەیەک. بۆ ئەم کارە سێ پارچە ڤیددیۆمان داناوە دەیهێنین یەکەمین جار لێک دێنینە سەر بەشی V1 بەم شێوەیە و ئەم ڤیددیۆی کەش و هەروەها ئەم ڤیددیۆی کەش ڕادەکێشین. ستا بە ڕازی کەتکردن ئەم ڤیددیۆی دەبڕین بۆی بەقەدەر ئەوانی دەبێت. وەک دەبینین کە ئەم سێ ڤیددیۆیمان هێناوە لەسەر مۆنیتارەکەمان بەم شێوەیە دەکەوتوە. ئێستا ئەمانەوێ ئەم ڤیددیۆی پشتەوە کۆتایی ببێ بە باگراون بۆ ئەو دوو ڤیددیۆیکە. جا بۆ ئەم کارە سەرەتا ڤیددیۆی دووەم دیاری دەکەین، دەچینە سەر ئیفێکت کۆنتڕۆڵ، کلیک لە مۆشن دەکەین. کاتێککە کلیک لە مۆشن دەکەین بەم شێوەیە ئەم ڤیددیۆیە کەیان بچووک بکەینەوە، دەهێنینە سوچێکی شاشەکە بەم شێوەیە و پاشان دەچینە سەر ڤیددیۆی دووەم، کلیک لە مۆشن دەکەین. ئەمیش بە هەمان شێوە دێنینە خوارەوە. بەم شێوەیە ئێستا ئەگەر کلیک لە پلەی بکەین